سڵاو لا مولایەک چایە وتان ماچەکەم بەیانە مولایەک باش بە ڕێزانێمە داوای لێبوردن نەکەین بەڕاستی دوێنێ بە هیچ شوێ کاتیەوە نەبوو زۆر برادەر داوای وایان کردبوو ڤیدیۆ بگرین یا ئەوە بگرین ئەمڕۆ هەوڵەین چۆڵە ئێستا باشە فرسەتە هەرچەند هێشتا هیچمان پا نەکردوێتەوە ڤیدیۆ بگرین بۆ بە ڕێزانەی داوای ڤیدیۆیان کردبوو هەوڵی ژەین تکایە کەس بە پێی توانە سیارەکانیش ئەگەر کرێ باسی بکەین زۆر کەس پرسیاری بووکەسوورەکانی کردووە نرخی بووکەسوورەکان تایەتی لە 200 بڵین نرخی تاک بڵین تایەتی لە تاکی لە 200 دۆلارە لە 150 دۆلارەوە تایەتی گرانگرانەکەی تاکی 650 دۆلارە یعنی 2100 دۆلارە هەموو هاوڕێیانی خۆتان نرخەزانن چۆنیە هەوڵێم بە پێی توانە بڵێ ڤیدیۆکان بگرم بۆتان ئەمە بووکەسوورەکانە ئەوەی کە ماوە تەوعەن ئەوە شتیان دەرناکرێت لێرەوە ئاوا نرخی بووکەسوورەکان لە 200 دۆلار 150 دۆلارەوە 200 دۆلارەوە بەرەو 650 دۆلار دانەی تایەتی سڵاو کاکە حەمەدجان طبعا ئێستا باسی ئەوەکەم زۆر لە هاوڕێیان بڵین پرسیاریەوە هاتن ئەوە پرسیارەکانە مش کنارەکانە تەڵەن جارێک بێتەوە دامانەوە خۆتان زانن کێرێ شەو گەیشتووە بۆی ساحەت بکەن کنارەکانم ساڵ لە کاکە سەردار و لە هەموو هاوڕێیانی مش کنارەکانم طبعا تأسفل الأجيال ترجع تقريبا شاي مني كاكا عالم جان زوز سباس كم صلاة بالرز بشه زوز كاكا من داوي لبردني شكام مقدمي هسكسي قيواندي كريا نامي نارد بيت لەم چەند ڕۆژی داهاتوە خۆتانە زانن بەڕاستی لە بەسەر خاڵیمان نەمانتوانیوە وەڵام بدەینەوە کەنارەکانیش نرخی تر ئەمانە تەمان لە ساڵ 95 ئەوانەی هایلەیە تاکی 75,000 بۆ 75 دۆلارە تەقریبەن بە پێ ڕەیانکەی و سەرتان خۆش بە قوربانە بوو کاکە حسام زۆر برادەر تەلەفۆن نەکەن تارانتاکان زۆر برادەر ئەواڵی تارانتاکانە پرسێت ئەمە نێرەکانن ئاخر سعر یعنی تر بەبێ ئەوەی 1 دیناری لێ بکرێتەوە ئەس کەسە تارانتاکانی حەز لێ بێت سعرەکەی 500 دۆلارە تارانتاکان ئەمە یەکانن تەڵان هەموو 2007 و 2018 تەڵان کەنارەکان هەموو 2018 ئەمە تارانتاکانن لەخواوە دیارێ زێبراکانەوە هیچ ئەمەش خێرەخەبەکان و بە نسیوی برادەرێک خێرەخەبەکانش بەر زەمانی دێماوە لەگەڵم خۆمێناوە هەموو 2007 و 2018
ئەمە نرخیان جوتی لە $150 بۆ $175 ئەم نازانم لە کوردستان بەڕاستی ناوی ئەمە نازانم چییە هەمووی 2018 لەمانە خۆبەکانی زۆرەی لە ماوەکوی بینن بخير يفهموا فهموا أو تيجي تجي معه أمن يركانه أو يركانه أو مستعمل يركانه أيوة أو يسمعه أمثل طبعا الكلام هذا بسيطة أو يسمعه جود كان معه طبعا جود كان بيعد معه هذا الجيران أكيد جود والله طبعا گۆڵدەکان من خۆم هەرمی زیان نێنابوو سێرخەبەکانی بە هەمان شێوە گۆڵدەکان من جوتیان بە $125 سەوز بێت زەردەکانی بە $150 طبعا دەخوا بە زیادە خۆتان نزانێ ئەمە پێرێشە و سەعانەی شەو گەشتوۆتە ئێرە هەمووی مەسەڵا باشن بەشارکەنە هەرویلاکن همي أوكي 2020 لقاطع جولد كان يعني حبة شكاية طبعا زيادة 2020 طبعا بعد شغالين جولد كان شو تاعي ما بعد شو تكون حتى بعد في الشيب كم تقول لبرادران ئەو کاتە نامەیان ناردبوو ئێمە بۆ بووکەستورەکان شادەمان پێەیە خاوەنەکەی کە ئەم شادەیە لەلایەن حکوومەتەوە دەستیانی ئەم شادەیە وەکوتمان جاری پێشوو بەلەدیە یاەتێ شادەیەکە لەسەری نووسراوە هەموو شتەکان نووسراوە لێرە هەمووی نووسراوە زائیدەن سەیرەکان بۆ نمونە تۆ بووکەستورەیەکە بەی ئەڵێ ئەو بووکەستورەیە ئێمە جەدوەلمان لەلایە بەم شێوەیە جەدوەلەکە کە بتوانین سەیری بکەین ئەمە هیچ جووتکردنەکەیەتی بۆ نمونە بەخێوکەرێک ئەڵێ ئەم تاکە ئەڵقەیەکی سووری لە قاسایە ئەیگرین پێرەکە ئەگرین سەری ئەڵقەی کراوە بێجگە لە ئەڵقە داخراوەکە ئەڵقەیەکی کراوەشی تێکراوە خۆمان تێوان کردووە لەوێ لەگەڵ بەخێوکەرەکە ئەمە سەیرەکەی سوورە بۆی زۆر نەگەڕین بە شۆوەرەکانە چکە زۆرە ئەی وکۆی بینن ئێمە باسی سویا بڵین سەر ئەچینە سەر ئێرە لێرە نووسراوە زەرد سێرەکەی ئەوەی ئەڵقەی زەردی لە قاسایە ڕقەمەکەی سێرەکەی سمانەتە مربعەوە بڵین لاکێشەیەکەوە بۆ نمونە 333 ئێمە بەخێوکەرەکەکەین ئەم 333 بێچووی زەردی سپلیتی زاتینێتە ئەمە باوکی دایکیشی ئیمۆ بووە یعنی میەکە ئیمۆ بووە دایکی باوکیشی زەردی سپلیتی زاتینێت بووە یا مەسەڵەن لێرە یەکێک بڵین یەکێ لەمانە ئەکرێت 350ە ئێمە پێڵین ئەمە باوکی ئۆپال بووە دایکیشی زەرد بووە ئەم تێری یاوە ئەنی ئەمە مەقسەمان ئەوەیە هەچ کەسێکیش بێوێ توانی شادەکەی بینێ لەگەڵ یا چکەمە ڕقەمەکانەمووی بنووسراوە لێرایی تێرەکان ئێمە ناومانە ئەمە بۆ ئەوەیە زیاتر بۆی بەخێوکە بتوانێت سوود لە تێرەکان بینێت بزانێت چۆن جووتی کا کامە و شامە جووت دابێتەوە بۆی سوودی لێ ببینێت کەوەی ئێمە ئامان جوانە ڕاست ئێمە بە پارەی فرۆشین بەڵام نرخەکان وکو بەخێوکەر دایناوە بەڕێزان ئێمە نرخەکان ماوا داناوە زۆر هەرزانتر بێت لەوەی کە ئەفرۆشتێت لە هەموو عێراقا بەس لەبەرەوەی بەخێوکە سوودی لێ ببینێت ئەوانش کە بردویانە خۆیان شاد حاڵن ئەمە ناتوانین ئێمە کەس بە دوی خۆی ناڵێت ترشا ئەو بەخێوکەر کوێ بێ بڕیار بات کە نرخ گونجاوەیان نا
ئێمە چەند کەسی هەوڵیاوە بە سەریەکەوە لێمان کڕێ نەمان ناوە کەوتمانم تێرانە هی ئەوەیە کە چێتە لای بەکەوتەر و بەکەوتەر سوودی لێ عەلەیکە سەلام بەخێری سەر چاو من لە خزمەتم ئەمە تێرەکانم تامەنی ترەمە دوو ڕۆژەی ساعەتیان کردووە تێرەکان هەوڵین ئەمڕۆ دیارم بکەینەوە بڵین جوزو دیارم بکەینەوە بۆی لەسەری بنووسینەمە بێچی چییە و بێچی چینیە و کامە بێچی کامەیە و ئەمەش سیستمەکان سیستمەکانیش نرخی با ئێوەش بیزانن نرخی تەڵەن نۆرماڵەکان فرۆشتاوە هەمووش فرۆشتاوە لە خواڵە جارێن ئەیبەن بەس باستیل جوتی بە 325 دۆلارە دۆ پەڵ باستیلیش دوو جوتی پیاماوازانم نرخەکەی 625 لەوانەیە برادر بکوسێ ئەمە دۆ پەڵ باستیلی پێوتێ ئەمە دۆ پەڵ باستیلە ئەوە دۆ پەڵ باستیلە و لەوەی پاس ئەستوانی پرسیارکەن نرخەکان خۆیان گران لەمانە دەزمەنیشی تەواەن ئەوە دۆ پەڵ باستیلە هەچ کەسەویستی حەزی لێی بوو ئێمە لە خزمەتیان هەچ کەسێکی سەردانمان کە هەرێ خێنە سەرمان ستێل کڕێت ستێل نەکڕێت ئەمە خۆشحاڵە بین بە سەردانی بەسەوکەران من چای هەمووتان ماچەکەم و ڕێزی سڵاومەیە لە هەموو ئەسکەم و کوڕێکی پێ ببورن بابی دۆکەشمانەوە دوور و درێژ نەبێت سەری هەمووتان خۆش زۆر سپاسانەکەین بۆ ئەوەی حەزی لێکرد توانێت بیبینێ ئینشەڵا بەزەوە نەبینەوە سەر خۆمان طبعا ئەم تێرانێکتا بمەلایان پێ نەکراوە شتم گوتمان سادی وکە لە دوێنێەوە لێرن ئینشەڵا ئەوڵین لای بکەینەوە و هەچ پرسیارێ هەچ شتێکتانە بێ ئێمە لە خزمەتتان چای هەمووتان ماچەکەم و کاتێکی خۆش